لیستی ئەو یانانەی کە پریمەر لیگیان بەدەست هێناوە ساڵ بە ساڵ لە دوای یەک لە ساڵی 2000 تاوەکو 2026 وابزانم محەممەد ئەمە محەممەد هەردوو مشجع دەوری ئیسپانیا نەگین زۆر چاوت دەبێت مەسەلا مەگەر هەستان لە کوڵی ئیسپانیا ڕیال مەدرید بەرشلۆنە دەبێت زانیت تاوی وەرشی هەبی وەنێ کاک عومەر لەلای تۆ دەست پێ دەکەین ساڵی 2001 مانچستر یونایتد 2001 2002 ئەرسنال 2002 2003 دووبارە مانچستر یونایتد ساڵە مێژوویەکە سێ چار ئەرسنال بێدۆڕان چێلسی هاتە ناوەساکەی و 2004 2005 چێلسی 2005 6 هەر چێلسی 2006 7 مانچستر یونایتد دەستی بە سیلسیلەکەی کرد دووبارە مانچستر یونایتد 7 یونایتد دووبارە یونایتد کریستیانۆش وە ساڵی سێم لەسەر یەک مانچستر یونایتد 2008 2009 2009 2010 چێلسی 2010 2011 دووبارە مانچستر یونایتد 11 12 ریمۆنتادەی کوینز پارک ڕێنجەرزی سێ بە دووەکەی مانچستر سیتی دووبارە مانچستر یونایتد 2012 13 دەکات 13 14 دووبارە چێلسی نا غەڵەتە مانچستر سیتی غەڵەتە مانچستر سیتی بردی مانچستر سیتی با خاڵەکە هۆکە پێشکەشی مانچستر سیتی 13 ئەوە 13 14 مانچستر سیتی 14 15 چێلسی 16 17 لە بۆ یەکەم جار لە مێژووی خۆی لێستەر سیتی غەڵەتە 15 16 لێستەر سیتی سترایگوان کاک ئەحمەدیش لەڤار دەستخۆش بەس ساڵەکەم غەڵەتگۆ خەیدە ساڵەکە ئەو کاتی ستی دێتەوە دووبارە 16 17 چێلسی دێتەوە دەبا 16 17 ڤار تەواوە 17 18 مانچستر سیتی مانچستر سیتی 18 19 مانچستر سیتی 19 20 لیڤەرپول 20 21 مانچستر سیتی 21 22 مانچستر سیتی 22 23 دووبارە مانچستر سیتی 23 24 دووبارە مانچستر سیتی چهارم ساڵە سەیەک ئاخیر کاسی کلۆپی نازم چێ بەس لیڤەرپول 24 25 ئارنۆ سلۆتە لە دوای 20 ساڵیش 22 ساڵی ئەرسنال دووبارە پرێمەر لیگەکەی بردەوە تاو دەستان خۆش بێ ماشەڵڵا زۆر باش بوون دەستان خۆش بێ لە ساڵی لەبەر ساڵ غەڵەتکردنەکەی لەبەر ساڵ غەڵەتەکە یەکی و یەک سترایکتان هەبوو کەواتە خاڵێک لە بۆ هەردووچیان دەنووسن غەڵەت کرا خاڵێک لە بۆ هەردووکتان